هەڵەبجە چییە لە یادکردنەوەی ڕۆژی ئاشتیدا؟ دوای ئەوەی پەرلەمانی کوردستان بە بڕیاری ژمارە 23 لە 30 2014 لەماوەی ساڵی ڕابردوودا بڕیاری ئەوەی دەرکرد کە هەڵەبجە وەک پایتەختی ئاشتی بناسێنرێت ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی ئاشتی کە بە گوێرەی بڕیارێکی نەتەوە یەکگرتوەکان لە 21 ئەیلولی ساڵی 2001 بە کۆی دەنگی ئەندامانی نەتەوە یەکگرتوەکان بڕیاری 82 لەسەر 55 دەرکراوە ئەم ڕۆژە بە ڕۆژی جیهانی ئاشتیدانرا. ئێستا بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری هەڵەبجەمان لەگەڵایە بۆ سەبارەت بە بەڕێوەچوونی ئەم مەراسیمە. بەڕێستان ئێوە وەکو سەرپەرشتیاری ئەم مەراسیمە مەبەستان چی بۆ لە سازدانی ئەم مەراسیم و یەکەم ساڵە هەڵەبجە وەک پایتەختی ئاشتی ڕۆژی جیهانی ئاشتی بەرزڕادەکرێت. کارەکانتان چی؟ بەڵێ دیارە لە ڕۆژی جیهانی ئاشتیدا هەڵەبجە دوای بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە و دواتر بڕیاری ناساندنی وەک پایتەختی ئاشتی ئێستا ئەمە یەکەم ساڵە و یەکەم جارە ئەم کەڤاڵە لە پایتەختی ئاشتی ساز دەکرێت. دیارە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاری پایتەختی ناساندنی بە ئاشتی یەکێ لە پرۆژە یاساکەی ئەوەیە کە سەرجەم ئەو پرۆژانە ئەو کارانەی کە تایبەت بە ئاشتی ساز دەکرێن لە پایتەختی ئاشتی ساز بکرێن و لە ئایندەیەکی نزیکدا هەوڵ دەدەین کە بتوانین کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە ئاستی گەورەتر و دەوڵەتانی دراوسێ لە پارێزگای ئاشتی ساز بکرێت. کاک پەروێز، ئێوەکو بەڕێوەبەری ڕۆشنبیری هەڵەبجە چیتان کردووە بۆ ئەوەی بە تەواوەتی پایتەختی ئاشتی کە بە هەڵەبجە ناسێنراوە پایتەختی ئاشتی هەرێمی کوردستان بەفعلی ببێتە پایتەختی ئاشتی؟ لە ئێستادا تەنها ناوە پایتەختبوونی ئاشتی هەڵەبجە یاخود کاری بۆ کرا؟ بەڵێ دیارە هێشتا ئەو بڕیاری پایتەختی ئاشتی بوونە ساڵیادیشی نهاتۆ بەسەرا. دیارە بەوەی قەیرانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵی کێشە و گیرۆگرفت دروست بۆ پایتەختی ئاشتی. حقیقەت لەو پرۆژە برایەدا وەک ئاماژەم پێدا بودجەیەکی تایبەت هەیە بەو یادانە کە لە بواری ئاشتیدا ساز دەکرێت. بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاوە هەوڵ بدەین لەو کۆنفرانسە نێودەوڵەتیدا کە لە پایتەختی ئاشتی ساز دەکرێت بتوانین کۆمەڵێک کێشە و گیرۆگرفت کە لەم شارەدا هەیە کە ژێرخانێکی تەواوی ئاشتی لەم شارەدا دروست بکرێت کە ساڵ بە ساڵ بەرەو پێشی بێت. هیچ بڕیارێکەیە کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی یاخود لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانە لە هەڵەبجە ساز بکرێت بۆ بابەتی ئاشتی؟ هەوڵی بۆ دەین هەوڵە دەین لە ئایندەیەکی نزیکدا کە لە پایتەختی ئاشتی کۆنفرانسەکە ساز بکرێت. بەڵام وەکو بڕیارە سەبرانیە، بەڵام ئێمە وەکو خۆمان لە ئاستی حکومی و ئاستی هەوڵی دان لەگەڵ پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان ئاستی ئەو کۆنفرانسە لە پایتەختی ئاشتی ساز بکرێت لەبەرەوەی لەو کۆنفرانسەدا لە ئاستی باڵادا بتوانین گێش و گیرۆگرفتەکانی ئەم پایتەختە بخەینەوە. زۆر سپاس بۆ پەروێز نیازی بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە کە لەگەڵمانە بوو و جیاواز لەم هەواڵانش وەک لە هەواڵەکانی پێشتردا ئاماژەتان پێدا وا بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 3 هەریەکە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی نهێنی لە بارگای مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆبنەوە بڕیاریشە سبەینێ سەرجەم لایەنە سیاسیەکان جگەل لە پارتی دموکراتی کوردستان و حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە بینای پارێزگای هەڵەبجە کۆبوونەوە بۆ دابەشکردنی ئەو پۆستانە و کۆبوونەوەکەی ئەمڕۆ 26مین کۆبوونەوەی لایەنەکانەکە دوو قۆڵی و سێ قۆڵی و کۆبوونەوەی 8 قۆڵی و 9 قۆڵی و 5 قۆڵیشی تێدا ئەنجام درراوەمە 26مین کۆبوونەوە و جیاواز لەم هەواڵش ئەمڕۆ وا بڕیارە کاتژمێر 1:30 خولەک لە باخی ئازادی گرتبوونەوەیەک ساز ببێت بۆ کەمکردنەوەی موچەی پلەباڵا و ئەو بەرپرسانەی کە موچەکانیان زیاترە لە موچەی کارمەندان و ئەو کارمەندانەی کە لە ئاستێکی نزمدان. بەڵێ ئەگەر پرسیارێک نەوارێت. بەڵێ وریا پرسیارێکمێ تایبەت بەو چالاکیانەی کە لە ڕۆژی ئاشتیدا لە هەڵەبجەیە دەکرێتەوە، ئایا چالاکیانەی کە ئەنجامەدرێت لە ئێستادا تەنها تایبەتە بە پارێزگای هەڵەبجە یا خۆشارەکانی دیکەش بەشداریان تێدا کردووە؟ لە ئێستادا تەنها ئیدارەی سنووری پارێزگای هەڵەبجە هەستاوە بەم سازدانی ئەم کارەوە بەشێک لە نوێنەرانی چەند ڕێکخراو و چەند نوێنەری پەرلەمانی عێراقیش لێرەدا بەشداریە، بەڵام نوێنەری پارێزگاکانی تر و شار و شارۆچکەکانی تر بەدی ناکرێت کە لەم مەراسیمەدا بەشداری کردبێت. بەڵێ وریا لە گەشتەکانی داهاتوو لەگەڵ تەبین بۆ وەرگرتنی